ولی بینرانی دیروشا آواران و پنابران به آوایه بعد جواکی مدا کسیش نبید که ما آوارا پنابری ده سری ندید درد آواریه و پریشانی بگوان جبلی کتل ولات خود دوری البته آوارا و پنابران سراستی جهانی جیک بگوان مافیوان هیا کسی لید قامه واری خو بسدماتون دی شر تهدید و گفان بجیتله پیوسته وکو جانب انسانی مروی تعامل قلبی تکرینه تین هفگیرتی پابنده کو کمیسیونه که تایبت به پنابران هیا آلی کاریان بکت دینه تین هفگیرتی جا آلی کاری بونیویه کمتر کم کرنه ده به مليونان مالبات بيقوم زراري بكن جبركو حتى انها مجاره بنابريه لسر اصلي دنيا قلب برفريه بسدما شران الوزيان كشو هوا جوهرت نارا وشيدي بفي اواي نفانا كما هجايه بريس علي سعيد ريبري دا تاو زانياريان لنافا دهب بندي قيران الوزاره نفقه حكومه ريما كردستاني كاكلي بخير بي امي دوبابه بهفرا قريب دينتين هفجرتي الي كاريان كيم كريه جلك حتى بريه جيبو هند كامبين اورا بنابران لهريما كردستاني حکومت عراق جیش خو بسالانه هر هایویج کمپانی نه اصلا که بابت کی سیاسی بکارتی نه گلی جاران سر تون جیت کد نه آلی کاری بکد اف دو آراستین تون گلو رافت شری کریه زور سپاس بود دفعه کار مکاتی جناب تام باش مکاتی بینانی کردستان 24 باش مجارك یک جار گرنگه بو اما بتابتی مل سر بندی ورزی کی سرمادین لناوچکه ولا هریم کردستانیش دەمێت لە سەرەتا بۆ دەست پێ بکەم کە کۆتا داتای ئێمە لە ناوەندی قەیرانەکانی وەزارەتی ناوخۆ لەو سیستەمێک ئێمە هەمانە بە هاوبەشی لەگەڵ کۆمسیاری باڵای کاروباری پەنابەرانی UNHCR و ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی IOM نزیکەی 930,000 کەس وەکو ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دەژین لە دەرەوەی کەمپەکان و لە ناوەی کەمپەکان لەوانە 574,000 کەسیان ئاوارەی عێراقین لەگەڵ 280,000 کەس پەنابەری سووری یاخود پەناخوازی سووری و ئەوەکەیت کە دەمێنێتەوە پەنابەری ئێرانی و تورکی و فەڵەستینی و هەندێک متەفەڕقەی دیکەش کە نزیکەی 2300 کەس دەبێ بەداخەوە دوا بە دوای ئەو گۆڕانکارانەی کە لە ناوچەکە ڕۆدەن لە سەتا تقریبا 63 ئەو فەندانەی کە بۆ وەڵامدانەوەی فریاگوزاری کاروباری مرۆیی لە عێراق و لە هەرێمی کوردستان خەرج کراوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە دەبڕدرێ و بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە درێژایی 6 ساڵی ڕابردوو حکوومەتی اتحادی و بە تایبەتی وەزارەتی کۆچ کۆچبەران کەلایانی بەرپرسی دۆسیەی ئیدارەدانی مەلەفی ئاوارەکانە لە عێراقدا کەم تەرخەم بووە و بە هیچ شێوەیەک نەهاتوونەتە ژێرباری دابینکردنی پێداویستیە سەرەتایی ئینسانیەکان ئەمە لە کاتێکدایە کە حکوومەتی اتحادی بەدەیاند $1000 تەرخان کردووە بۆ وەزارەتی کۆچ کۆچبەران بە مەبەستی فریاگوزاری چ لە دابینکردنی پێداویستەکانی خۆراک چ لە دابینکردنی پێداویستیە نێوماڵەکان لەوانە پێداویستەکانی زستان گۆڕنی خێمەکان وەروەها ئەو سەکتەرە خزمەتگوزاریانی کە لە ناوەوەی کەمپەکان کاری لەسەر دەکرێت ئەوە بەشی شێری حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە بەپێی ئەو راپۆرتی کە ئێمە ئامادەی دەکەین ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی زیاتر لە $210 ملیۆن هەیە بۆ دابینکردن و خەرجی ئەو ئاوارانەی کە لە کەمپەکان و دەروی کەمپەکان دەژین لەو سێکتەرە ژیانیانەی کە وەکو ئاو و کارەبا و ڕێگاوبان و هاتوچۆ و تەندروستی و هەتا کۆتایی حکوومەتی اتحادی ئەگەر چی بۆ خۆیان بەرپرسن بەپێی دستور و بەپێی قانونی وەزارەتەکە کە دەبێ وەڵامگۆی ئەو پێداویستە مرۆیانە بێ کە ئاوارەکان هەیەە بەڵام بەداخۆ تاوەکو ئێستانە ینی بە هیچ شێوەیەک هاوکار نەبوون ئەگەر شتێک بڵم حقیقەتێک دڵم لەوانەیە جێی سەر سوڕمان بێ هەتاوەکو ئێستا حکوومەتی اتحادی ئەو پەناخوازانەی کە لە هەرێمی کوردستان دەژین بە تایبەتی سووریەکان وەکو ئاوارەدایان ناسێنێ وەکو ئاواری ئەو دی و سنووردان ناسێنێ بۆ ئەوەی نەچێتە ژێرباری مەسئولیاتی نێودەوڵەتی و هەروە پارێزبەندی نێودەوڵەتی بۆ ئەو مرۆڤانە وەروها پێداویستەکانیان دابین نەکە ئێمە چەندین جار داوامان کردووە کە دەبێ بە پێی معایری دەولی و بە پێی پێناسە دروستەکەی مامەڵە لەگەڵ کەسانە بکرێ و ڕێژەی هاوبەشیکردنی حکوومەتی اتحادی بۆ هاوکاری پەناخوازان یاخود پەنابەران لە هەرێمی کوردستان سفرە واتە بە هیچ شێوەیەک کاکەلی زۆرم پێ خۆشەوە چەند جار ئێمە لەسەر مەسەلەی ئاوار و پەنابەران قساکەین تۆ داتای زۆر وردت لە بەردەسایە بە داتا قساکە البەتەوە ئەوش بخۆ جێگەی سەرنجە زۆر شتیشە لە بەردەسە ئێستا ئەوەی تۆتی جێگەی سەرنجانی تا ئێستاش نزیکی 1 ملیۆن ئاوار و پەنابەر لە هەرێمی کوردستان ئاژین بە سەدان هزار لە ناو کەمپەکانە دەژین کەواتە مادەم حکوومەتی عێراق وایە وەکو تاڵی لە وەزارەتی کوچ و کوچبەران بودجە بوو تەرخانکراوە بۆی چاودێری کەمپەکان بکات بەڵام ئەم ناکاتە ئەو بودجە بەرەو چێ دەڕوا بوو ناکات ئەو پرسیارەکە ئێمە دەبێت لەوانی بکەین بە حقیقەت و بە چەندین جار لە چەندین ڕێکەوت و بۆ نەیمە ئەو پرسیارەمان کردووە دەزانی بڕیارێکەیە
وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی اتحادی بۆ خۆی بڕیارێکی داوە کە دەبێ مانگانە 2 پارسەل خۆراک بۆ سەرجەم ئاوارەکان لە کەمپەکان دابین بکرێ. دەزانی بە درێژای ئەم ساڵ بە درێژای 1 ساڵ 2 جار پارسەلی خۆراک دابین کراوە. ئەوە لە کاتێکدا کە شەبزانام جارێکی ئەکسپایرج بوو. ئەوە لە ساڵی 2023 بوو ئەوەی کە بەڕاستی ئەمە ئاگادارمان کردنەوە کە بە هیچ شێوێک قابلی قبولکردن یەکە خواردنی ئەکسپایر بۆ خەڵکی ئاوارە بێ جاچە ئەوانەی کە خەڵکی ناوچە کوردستانەکان دەرەوە ئیداری هەرێمی کوردستان یاخود خەڵکی شنگالن یاخود خەڵکی مووسڵ و صلاح الدین و ئەنبار و ئەو شێوانن ینی ئەو بابەتە بە حقیقت بەڕێچکەی یاسای خۆی تێپەڕێت لەلاەن دەستگا ڕقابە یاسایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەروە ئەوەی حکوومەتی اتحادیش و لە جانی تایبەتی بۆ دروستکرا خەریکی کارەکان خۆیان تاکو ئێستا ئەوەی دەمێنێتەوە دەمێ باس بکەم حکوومەتی جگە لە مەسلەی وەزارەتی کۆچبەران زانیم مەلەفی بەڕێوەبردنی قەیرانەکان بەگشتیە. ئێمە لە قانونی موازنەی 2023-24-25 لەوێدا 500 میلیار تەخسیس کراوە وەکو میزانیەکی اتحادی بۆ بەڕێوەبردنی قەیرانەکان. هەڵبەتە مەسلەی ئاوارە و پەنابەران بابەتێکە لە ڕۆژجیهانیەکەەوە وا تەسنی دەکرێت کە قەیرانێکی مرۆیە بەهۆی بارودۆخێکی ناکاو لە عێراق دروست بووە و ئەو خەڵکە میوانن لە هەرێمی کوردستان. ئێمە داوامان نەکردو بە هیچ شێوەیە کەم بکەینەوە. پێداویستیەکی مرۆیی لە ناوچەکە هەبووە و ئەو خەڵکە لە دەرگای هەرێمی کوردستانی داوە کللتوری پێکەوە ژیان و سەرکردایەتی سیاسی ئێمە بڕیاری ئەوەی داوە کە ئێمە میوان دۆست بین و ئەوانە لە خۆ بگرین تاوکە ئەو کاتەی بارودۆخێکی سەقامگیر دەگەڕێتەوە سەربەرزانە و با بڵێم لە خۆ بردووانە و ئارەزومەندانە دەگەڕنەوە زێدە ڕەسەنی خۆیان. بەداخەوە لەو 500 میلیارەی کە لە قانونی موازنەشەیە 1 دینار بۆ حکوومەت هەرێم صرف نەکراوە. ئێمە ئەندامێکمانەیە لە وەزارەتی ناخۆ ئەندامی با بڵێم لیژنەی اتحادیەکەشە لە بەغدا ئەمڕۆ پەیوەندیان پێوە کردووە کە چەندین مەحزەری ئەوان ئامادەیە بۆ قەرەبووکردنەوەی چەند ناوچەیەک لە باشوور و ناوەڕاستی عێراق لەو میزانیە تەواریە. ئەوەی کە ئەندامەکە ئێمە پێیان وتووە کە ئەمان بەڕاستی ئامادە نابێت لەبەرەوەی ئێمە لە ساڵی ڕابردوو ئەوەی کە ئەو دۆکمنتە نیشانەدەم تەنها لەبەر ئەو لافا و با بڵێم کۆبوونەوە ئاوەی کە ناوچەکانی هەولێر و دهۆک و زاخۆ و گەرمیان ڕوویدا نزیکەی 76 میلیار زەرر و زیانی هاوڵاتیان بووە. ئێمە لە مانگی لە 2024 بە نووسراوی فەرمی داوامە لە حکوومەتی اتحادی کردووە و لە بەرامبەریشدا سەرجەم ئەو داتانەی کە پێویستە لەلایەن لجانی مشترک لە نێوان ئێمە ئەواندا پێشکەشمان کردوون. 1 دیناریشان صرف نەکردو بۆ تعویزی ئەوانە ئەگەر چی لە قانونی موازنە زۆر بە وازەحی زۆر بە ینی بەوردی ئاماژەی پێکراوە. بابەتێکی کە دەمێت ئاماژەی پێ بکەم مەسەلەی ئەو قەرزە کەڵەکەبووانەیە کە سەبارەت بە کەمپەکان هەیە. ئێمە بە هاوبەشی لەگەڵ هەم تیمەکانی حکوومەتی عێراق هەم هاوبەشیمان پێکردوە لەگەڵ تیمەکانی وەزارەتی کۆچبەران. راپۆرتێکی تایبەتمان ئامادە کردووە ئەو راپۆرتەکە لە بەردەستمە دوجار دەتوانێت طلعی لەسەر بکەن تەنها مەسەلەی ئەو قەرزانەی کە کەڵەکەبوون تاوکو ئێستا لە ئاو نزیکەی 30 میلیار دیناری عێراقیە لە کەهرەبا نزیکەی 75 میلیارە لە قەرزی ئەوەی کە ئیزە ویزارە خەڵکی هەرێمی کوردستانی ئەو خەڵکانن کە شوێنی زەویەکانیان داوە بەکرێ بۆ وەزارەتی کۆچبەران نزیکەی 84 میلیارە لە قطاعی تەندروستی 36 میلیارە لە قطاعی نفعات 17 میلیارە لە ئەوانەی کە مەصاریفی تەشغیلی نزیکەی 93 میلیارە. هەموو ئەوانە ئێمە بە راپۆرتی دروست بە داتای دروست لەگەڵ لیجانی مشترک لەگەڵ یعنی حتا تدقیقی مالی پێوەیە ئاڕاستەی حکوومەتی اتحادیمان کردووە 1 دینار قەرەبووی ئەو بابەتە نەکراوەتەوە. ئەزانیب ئەو بابەتە پێویستە کەواتە ئەمە پرسێکی زۆر مەترسیدارە کاکالیانی ئەو هەموو مەصرفە و هەموو خەرجیە پێویست ئەو بە سەدان هزار ئاوارە و پەنابەر پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی پەروەردە سەرما و سۆڵ دابینکردنی سوتەمەنیە. کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ناتوانێت ئیدارەی ئەم ڕەوشە بکات؟ دەزانی بارگانێکی یەکجار گەورەیە لەسەر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوەندی قەیرانەکان کە ئێمە بە هاوبەشی لەگەڵ دامەزرا و سێکتەرە خزمەتگوزاریەکان ئیشەکەین ئەوانەی کە خزمەتگوزاری پێشکەش بە ئاوارەکان دەکەن چ ناوەی کەمپەکان چ لە دەورەی کەمپەکان بە خۆشحاڵیەوە بەشێک لەو فراغی کە دروست بۆ دەستگای خێرخوازی بارزانی لە خۆی وەگرتووە سوپاس بۆ بەخشندەی ئەوان بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە بەڕاستی ئەرکی سەرشانی ئێمە یەکجار قورسە بۆیە لێرەوە داوا دەکەین لە کۆمەلگەی نێودەوڵەتیم لە ئاژانسەکانی نێتەوە یەکگرتوەکان لە وڵاتانی کۆمەک بەخش بە حقیقت ئێمە پێمان وایە و ڕویای ئێمە وایە کە هێشتا قۆناغی فریاگوزاری هەیە ئەگەر بمانەوێ هەندێک جار ینی دیبلۆماسیانە مۆزوعەکە تەجمیل بکەن ئێمە قۆناغی پۆست ئیمەرجنسین ئێشتا لە قۆناغی بوژانەوە نین خەڵکەکە تاوەکو ئێستا لە کەمپەکان خەڵکەکە دەرەوەی کەمپەکانن سەیری بارودۆخی شنگالێتەوە خەڵکێکی بوونەمونە لە ناوەڕاست و ژێری عێراق بوونەچێتەوە لە شنگالە ڕەوشێکی تایبەت هەیە هەمومان دەزانین لە شنگال چ قەیرانێک هەیە قەیرانی ئیدارەکردن و
و ئەمنیەت هەڵبەتە. لە ڕاستیدا ئەو بابەتێکی قوڵە پێویستی بە با بڵێن بە گەنگەشەکردن و بە شرۆڤەکردنێکی بارودۆخەکە هەیە لە ڕێگەوە ئەزانی ئەوەی ئێمە پێم هەموو جارە پێمان سەیرە ئەوەیە کە ئەو بابەتە لەلایەن حکوومەتی اتحادی بەتابەتی وەزارەتی کۆچی عێراق وەکو بابەتێکی صرف سیاسی بۆ مەصالحی اقتصادی و ئابووری خۆیان بەکاردێنن کە ئەوە بەڕاستی بابەتێکی یەکجار مەترسیدارە ئەوە چارەنووسی کۆمەڵی خەڵکە بێنە پێش چای خۆت ئەگەر منداڵێک تەمەنی بۆ نمونە 5 ساڵ لە کەمپێکدا ئێستا تەمەنی 15 ساڵە و تازە پێگەیشتووە ینی ژیانی لەبەردەم کراوەتەوە چ جای ئەوەی ئەگەر هات و پێراویستێکی تەندروستی هەبێ بۆی دابین نەکرێت لە مەسەلەی خوێندن بێبەش بکرێت ینی ئەوە لە بەڕاستی ئەگەر هات ئەو بابەتە بەو شێوەیە مامەڵی لەگەڵ بکەن و چارەسەرێکی باشی بۆ نەدۆزینەوە بە هەموو لایەک بە ینی ئەو ئێمە باسی ئێستا بکەین ئێستا قەیرانێکی جددی هەیە بوو منە وەرزی سەرماوسوڵە بارانبارینە زۆر جار خۆتەزانی بەتایبەتی لە گۆڕانکاری کێشاوە هەندێکجا بە شێوەیەک باران بەخۆر دەبارێ ئیدی لافا و دروستە بێ هیچ شوێنێک تەحملی لە خۆگیرنیا و ئاوە نییە مەسەلەی خێمەکانیان لەوانە کوم ببێ کۆمەکی بابەت و پرسیتر پێداویستی ڕۆژان هەیە ئێوە چون ناتوان ئیدارەی ئەو ڕەوشە لە ناکەوانە بکەن ئێمە ئەوەی کە لە سەرتادا عرضم کردی ئێمە کۆمەڵێک ینی پێداویستیمان لە بەردەستە طبیعی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراوە چ بۆ ئێمە وەکو ناوەندی قەیرانەکان چ بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و چ لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەی کاوبەشی ئێمە بەتابێت دەستگا خێرخوازی بارزانانی ئەمڕۆ کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆن و بە ناوەندی قەیرانەکان یەکێک لەو بابەتانی کە باس کرا و مەسلەی کەمپەکان بەوە چۆن ئێمە سەردەری لەگەڵ دۆسی کەمپەکان بکەین لە حاڵەتێکدا ئەگەر هاتوو دووچاری وا دۆسیەک بوونەوە طبيعي ئێمە ئامادەکاریمان کردو بۆ ممکناتانەی کە هەیە بەڵام لەبیرمان نەچێ ئەو بەرپرسیارەتێکی اتحادیە ئەوە مەسئولیەتی حکوومەتی عێراق و مەسئولیەتی حکوومەتی اتحادیە لەبەر دوو سبب یەکەم بەپێی دستور ئەمانە هاوڵاتی عێراقین دووەم لە هەموو دنیا مەسەلەی ئیدارەدانی قەیرانەکان چ قەیرانە سروشتەکان چ قەیرانە دەستکردەکان حکوومەتە هەرێمیەکان هەم ئیدارەی دەدەن هەم پلانی بۆ دادەنێن بەڵام تەمویلکردنی تەمویلێکی اتحادیە واتە ئەو قەیرانانە کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە وەکو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە ناوەندی قەیرانەکانی وەزارەتی ناخۆ بەرپرسین لەوەی کە چۆن پلاندا بنین چۆن استراتیژەتی بەڕێوەبردنی ئەو مەسائلەن دابین بکەین بەڵام تەمویلەکەی پێویستە تەمویلێکی اتحادی بێ بۆیە گرنگە ئێمە بە حقیقت ئەو بابەتە لە چوارچێوەی خۆی ببینیم و مەسئولیەتەکە لە مەسئولیەتی حکوومەتی اتحادی کەم نەکرێتەوە ئێمە هەمیشە داوامان کردووە لە ئێستاواشەوە دیسان داوا دەکەین بە راپۆرت بە ژمارە بە داتا بە نووسراوی فەرمی داوای لە حکوومەتی عێراقمان کردووە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ مەسەلەی دابینکردنی پیتاک بۆ زیزستان بۆ مەسەلەی گۆڕینی خێمەکان دابینکردنی سوتەمەنی دابینکردنی خۆراک دابینکردنی ئەو پێداویستانەی کە مرۆڤێکی ئاسایی پێویستی پێێتە لە کەمپەکان و نۆژەنکردنەوەی ئەو سێکتەرە ژیانیانی کە لەناو کەمپەکان هەیە لەوانە کەرتەکانی تەندروستی خوێندن ئەو ڕێگاوبان و هاتوچۆ تا کۆتایی بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق تاکو ئێستا وڵامگۆی ئەو پێداویستیانە بۆ کە لە کەمپەکان هەیە و بەری خۆرج بە بێژنگ ناگیرێ مەسەلەی شنگال کە باس کرد بە حقیقت بابەتێکی یەکجار بەڕاستی بۆ ئێمە جێگای شۆکە حکوومەتی عێراق دەیەوێ یاخود وەزارەتی کۆچبەران کۆمەلگایە کە دووچاری جینۆساید و تاوانی دژی مرۆڤایەتی و تاوانی جەنگ بۆتەوە بە 4 ملیۆن قەربوو بکاتەوە ئەزانی ئەوە لە دنیا هیچ پارە ناتە لە سووی لە نییە زانی ئەو یەکێکە لەو با بڵێم لەو فیاسکۆیانەی کە بەڕاستی وەزارەتی کۆچبەران دەیکەم 4 ملیۆن قەرەبوو بە سەکێکیدا کە لە بازار بە 100,000 نافرۆشێ ئەو چەکەیە یعنی بە حقیقت ئەوە یعنی ئەوە شتێکە ینی مای نیگەرانی ئێمەیە خەڵکی ئێمە پێویستی بە دابینکردنی ژیان هەیە پێویستی بە ئاساییکردنەوەی بارودۆخەیە لەو چوارچێوەیە ئێمە هەمیشە پاڵپشتی ئەومان کردووە کە ڕێکەوتنامەی شنگال بۆ ئاساییکردنەوەی دۆخکە جێبەجێ بکرێ لەو چوارچێوە دەکرێت ئەو خەڵکێ بە سەربەزی بگەڕێتەوە زێدواری خۆی و ئێمەش بۆ ئەو بابەتە هەمیشە هەمەنگ هاوکار دەبین و دەرگای گفتوگۆ داناخین ولی زۆر سپاسی گرنگیان بە ڕایگەشتی خەڵکی کوردستان بزانێت کە بەغدا بەس لە ئاراسەیەکە دژاتی هەرێمی کوردستانە کە بە تایبەتی لە مەسەلەی قوت و ئیتر شایستەدارەکانی لە زۆر ڕوویەوە دژاتی دەکات هەتا لە هەروی پەنابەر و ئاوارەنە کە ئەمە جانبێکی ئینسانیشە زۆر بەڕێز علی سعید تەرێ بەبەرێدا تاو زانیاریان لە ناوەندە هەبەندی و قەیرانە لە وەزارەتە ناوخوا گەلەی سوپاس کاکەری سپاس بۆ ئێوەش